تۆ بەس پێم بڵێ لەسەر ئەو شەقامە چیتە کرد؟ هاي كورا كاكا او افرت قرب سرا تساوي نادي امش لزادي براد موا ماشەڵڵا کەچەرە خێر و مەندا باس ئەو ئافرەتە چیە کرد لەوێ؟ كاتشخم او افرتا بەڵێ قيساك دوستياتي من بيكوا ئێ از او فقيري لما بهاد ودري بەڵێ وشي باسم كير تساوي بركزه هر كولان بكولان كولان بكولان رويشتبو فقيري مالي ليت يكسو قيش بويندر امش لبو سياحي تشوفوا موي كتساوي بيكا لسه زايد الراوستايا يكسر قلت بس سارق لينا دست بقيت برا الموا يعني تۆ کابراایکی زۆر خێر و مەندی الحمد لله ماشەڵڵا والله وبالله وتالله ئەبێ دەردێکت پێ بدەم دا بە دەواری شڕی نەدەر او دياناتو من اشتغلنا ناس ها تۆ ناداتم يك دقة هسه بيت درهم من شيما الو لي الله يا لوين يا ده باشا قاعدوا بين الشير والتلفوني كلبو باشا ده اخوة لقر سرساوم زارتو تصديت يا راوستا اسا بيت درهم من شيما الو مقدم زلالة خلنا نشكره ده باشا ان شاء الله راتب شي باشا بنسيب دبي باشا خو عافيس بێنە موبایلم دەرێ موبايل لو تشكاك تۆ ئەڵێم ئەو موبایلم بدەرێ یەک و دوی تانی ئەو موبایلم دەرێ اي باشا موبايل لو بوتسيا هەرە ئەو موبایلەیە هەموو کەس تاوانێکی گەورە ئەکا ڕاست موبایلەکەی دەرەکا واستەیەکا بۆ موبایلە و تاوانەکەی لەسەر خۆی لادا كورا كاكا وواستانيا ئەیوە چییە؟ كورا كاتشخم او خزماتي ادكو يك خزم يكش بادي نبي اقايلي بي يعني ئەو تەلەفۆنانەی کردێت ئەوە واستە نەبوو كاتشخم او خزماتي ادي خزم نبي اقايلي خزمي بي ئەمە خزمەتیە؟ ادي خزماتي قوة بزانا عمل لسه الخير وبياوتي بزانا توشي سوبهم لا حول ولا قوة الا بالله پیاوەتی چی؟ تۆ هەموو دەسە چقامانەکە ئافرەتە گیرێ خێر السلام عليكم. بەخێر بێت کاکە شەمە یاخوا بەخێر بێت فەرمودانیشە پازدە ڕۆژانەتم بتیە غەریبی دەکەم. ئاوەدام کردەوە شێرۆ ئەوەش دەکەێتە. ئەی ناسی؟ طبعاً چۆنی؟ خوش بي وەزات کووە؟ فەرمودانیشە مادەمە ناسی فەرمودانیشە ئەوەش دەکەێتە. تۆ دانیشە ئێستا تێ دەگەێنم چێکا لێرە یاخوا بەخێر بێت مەمنونم ڕۆستەم. سوپاس. اري كاكا تو من لشي ناسي کەسەی لەو شارەی ئەتوینە ناسی پیاوەکی محتەرام باش نەجیب بزانا اوج امن ناسي اتو هر لو غوري امن لير كو انا ادس كرديا ببي هشت الشم كردبي کاکە شەمۆ بەێ ئەم کاکە شێروێ باشە ناسی و پیاوەکی محتەرام باش نەجیب کاکە شەمۆ ئەمە هەموو کاتێک لەگەڵ ئافرەت لەسەر شقامەکان لەگیرێ برای شیرینم کورە ئەوە سیاحەیە سیاحە ئەوە دڵی سافە کاکە شەمۆ مستحیلە بەریدم بەریدا ئەموو دەمە کەفیلی کاکە شەمۆ ئەم جار دەبەر خاتر دەرابەت بەریدم شەرۆ والله وبالله وتالله جارێکی تر بگیرەی بیتەوە ئێرە بەرت نادەم دنیالێک بدە ئیلا بێت کۆشە ئەو چۆنە تاریکەوە تێگەیشتی ئەو ئەوەل واقعدانە ئەوەی دەبەر خاتە کاکە شەمۆ قوربانی ئەو دوو چاوت دەبم ڕۆستەم شێروە بەریئە
ئەوە کۆنە نووسێتە ئێستا ئەدیجە نابێت دەکرد بەو شەوی هەدەری واللهی ئەمە بەخۆ دەزانێ ئەوڕۆ لە سەعات 12ەوە داوەتە کرام سبحان الله سبحان الله هەتاکو ئێستا نەکورا لەو بەردیان دەکوڵان واللهی نازانم تەماشایەکشم کرد ڕەنجی بە بەردی دەچوو بەس ئەگەر غەڵەت نەبووم پەتاتەبوو ئازە کچ خۆ بڕۆ لە خۆت پاردەوەی سرعات کە بە خۆت دەزانێت سمنە داوامی کولیەت هەیە با تاخێنەبی باشە باوی بابم دەماچێکی و دەبای بخۆشت بقومای دەبووم دەبڕۆ دە حیاتم سەرچاوم ها دەرە شتەکە لە هەناوێ دەتێ باز بکەی وەرە 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 ماری خۆم دەناسم وەرە دانیشە چل لە دەریەوە چل لە هەناویە هەموو مرۆڤ باسکە دەی بابا کوڕێک هەیە دەیەوێ بتبینی باشە ئەو کوڕە دەیوێت لە بۆ چەم ببینی دەیەوێت دوو قسان لەگەر بکاتن دەیوێت بە سەبارەت بە چ قسەم لەگە بکە دەیەوێت بێتە داخوازی من بێتە داخوازی تو باشە ئەتوو ئەو کوڕە لە شوێن دەردیتێ لە کولیە لە کولیا چەند جارت دیتیە دوو جار دوو جار باشە ئەو کوڕە مواسەفاتی کووە یەکێکی کووە بابا هەر بە تو دەچی شکلی پرچی قەلافەتی هەر بە تو دەچی مواسەفاتی باشی هەیە ئێ بابا ئەو جە بە یارمەتیت ئەم دەچندەنەوە شەوشات دەبی چێبی ئەو هەموو مواسەفاتی منی هەبی شیرێن بەرێ بابا ئەو کوڕە چ کووە بابا زۆر باشە ئەو کوڕە یعنی شیرم بەجیم لێلی بابا ئەوەندەی ناوێ سبێ ئەو کوڕە دێتن لەگەری دانیشا دووسێ قسان لەگەری بکە دوای هێشتا زووە ئەو مۆزوعە زۆری دەوێتن تقریبان 20 ڕۆژەی دەوێتن چەند؟ 20 ڕۆژ؟ هەسەب ئەو مەیمونە چێ تووشیمە بووە؟ وەستا شێرە فەرموو ئەوەش چایەکە و نەوشی جانیکە خۆ چای لە بۆم تینە؟ لۆ چای بێتی کورە ئەو چای زەردە چێ لە بۆم کەم کەنێ چای زەردم خواردیە وەستا شێرە تو هەموو جارە دەگوت چای زەر دەخۆم هەرگرە تەمەدەم چاوتم دەردە هەرگرە لای بەدەی بڕۆ چاشکەم لە ببینە باشە باشە بەسەر چاو هەرگردەی بەس تووڕە بە وەستا شێرە های ئێستا بەسەر چاو چرکای لە بۆم هینە چرکاو السلام عليكم. سلام سەرچاو ئەلا بەخێر بێ شەوە جاکووی باشيتو خۆش بێ سەلامەت بێ وەڵی مۆعیدت مەزبوط بوو مزبوطة. ئارێ وەڵا دولادي تتسم لو توكل وەڵی مەمنونتم بيك تلفونياتهم لسزني بردا. وەڵی مەمنونتم وەڵی لە کاتێکی وا گەیشتێکنە من بەس ئەمن شەرم بەخۆ خۆت دەزانێت معروفم هەموو کەسم دەناسی لو تجواني سزن بي. نازم ئەو فۆزە لەوە ملی لە بملی من نەبوو هاي لكن شباب برايتو تلفونات بلا حصاد بردا. دعاء دياري سيوا. کورە ئەو مەیمونە فێر بۆ لە چاردەوەرەی ماری مەدەسوڕێ ميمون. کورە ئەو مەیمونە بەس بیگرم بەس بزانم چییە وەڵڵه دەی پەلپەلیکە بزانا إجدانا كان لو قفزي برلابو بزانا. کورە شەمە خۆم لەگە مەیمونی ڕاستیم نییە هدي. کورە نەفەرەکە بە مەیمونی دەچی دەڵغی لە کچەکەمدایە بەس بزانم چییە أمن بزام شيء حزاد بارتا بارتا ده كمان.
أزديها أود ترسيم بدو قصي أو لا إقناعي كردبي إيه؟ كل بابا أول بوجني ناني متأكد تماعي لمار من كي من ده اكيد مريقي لكل سكان ده لكن فكان ده لو مية زيدة ديكو ألو جاب قرشيرن أتو قوتمن أو كابراس عدوني ديتن يازد ديتن أو تقريبا 6 ساعات لموعد خوي ده نهاتيا أذا كواتا بعدم لإسلا والساعة موعد خوي نبو لسه موعد خوي نهاتي الكوانا تواوا أو بكر كمان نهاتن زحمة دي بس أو تلفون ديك دقة دقة الو شيرين شكروكا الله هوي عمل له موعدي خوم هاتم موعد مضبوطة هاي في النكر يك دقة تاخينا مش صغيرة شيرين شكروكا ياو تفضل تفضل وبرياتو ميمونة أتو يا ميموني لقفز بر الله بونيا أتو لا تصار دوري ماري من الصورة ونيا جاب قرشمو والله وبالله وتالله أو بخوتها تيركونا دارجتي زارش كبد بينم خدا دزاني لباتي لاقد حدو دست الدبر توك سكرت زوانا عمل له موعدي خوم ديم ساعة حفتي ولا لمالتانم لمالي مي لمالتانم هستا برو پیش تام زربا پیش تام زربا سدي انا بس ده زينو خوم خلال باين ده كمو ديم مالتان ساعة حق حافظ كل برو هي او تملش هاي شيرين دي قوباتو نتي كل وكيل من دتي ليش كمو هم لو قال درناتي ام السبق قدر ما يسألكم باب الجن عزيكم بابم تمام شوف هو ده احترام يجي زود تقدير يجي زود براسي والله زوتي تدري لك خدمة دامة هم زود اسمه مالي خوم حاصل لكم خش شم بينهم هم تجبروا مالي خوك حاصل كلا إن شاء الله ثواب دخيل إن شاء الله شو بدهم نقول؟ يا رشقا بيريا أمر نوبي خيريا هذا من دريم آي أكاتت باش هذا جان أكاتت باش يا خو بخير بي زرقو هناي هدوي پێشانگە تارێک بوو ڕووناک کردەوە ئەرە وەستا شێر و هاتۆ ووی وەستا شێر و لە سبینەوە بەس پرتە پرتی باسی منی کرد باس توی کرد ئەمنیش درێکی ئەوەندەم کرد چ پێکتۆ گوتی کا لە چێ سوێنە ئەمش گوتم بە ئیشی پێشانگە سوێ دەرێ ئەرێ وەڵا زۆر سپاس دەکەم هەدۆ جان بخوم دەچمە سەڕی مەڕێ بخۆم دەچمە سەڕی مەڕێ یارم شەنگا دێریە ئەمڕۆ نوبای خێریە بخۆم دەچمە سەڕی مەڕێ
بخۆم دەچمە سەرەی مەرێ یارم شەگا بێریە ئەمڕۆ نۆدای کێریە باشە باش ئەتوو کەس نمایە لەو شارەی مەحجەبی ئەو مەیمونەی بووی بابا کەینی مەیمونە کچێ بابا تو گۆتە تەبیعەتی بە تو دەچی هەیکەلی بە تو دەچی شکلی هەموو چی تووە ئەو کابرای لە تەنیشتە خۆم دانم ئەمە شەش هەنچیمە بابا گۆتم تەبیعەتی بە تو دەچی کچە تەبیعەتیشی بە من ناچی وازی لێ بیناگەرە دوێ عەدەستە بلێها کاکە بابا ڕازی بە ڕازی نەبی ئەمن هەر مێردی پێ دەکەم هەر مێردی پێ دەکەم ئای کوڕ خۆدرا من هەر مێردی پێ دەکەم کەسیش نمە مێرد بۆ مەیمونە دەکەی ها کچە جوانەکەم دەترسێم شتێکی لە خۆی بگا خۆیان تووشی چ بووینە سوێلە گیان گیانە ماشەڵڵا هەر جارێکە تو دەرێوەی گیان ئەو مێزە پێشم لێ دەبتە قەنەفە بەڕاست بەڕاست حیاتم سوێلە گیان گیانە باوەڕت هەبی لەوەتیا من هاتیمە ئەو پێشانگایە ئەو دنیای هەموو لە پێشم ڕۆناک بیتەوە خاسەنە تو کە چاوم بە تو ناکەوی زۆر مرتاعدەبم چاومانی هەدۆ گیان دڵمانی ڕۆحمانی سوێلە گیان گیانە دوو شتێ لە ناو درم نازانم کو پێت برێم ئەو دوو شتە گرنگە چیە هەدۆ گیان مشکلەکەوەی شەرمێ دەکەم شەرم مەکە هەدۆ گیان شاد بتوانم یارمەتیت بدەم دەزانم حیاتم یارمەتیم دەدەی دەبی لە دڵم تۆقی شتی یەکەم بڕیارمدایە جارێککە درۆی نەکەم لە بۆ وەستا شێرەی زۆر باشە شەرتی دووەم چیە هەدۆ گیان سوێلە گیان جان بە خۆت دەزانێ من گەنجم دەمەوێت بەتان یەک نەفەرەکەم بگۆڕم بیکەمە دوو گیانەکەم بەتم خۆش دەوێ دەمەوێت مێردم پێ بکەی ئەتوێ منت خۆش دەوێ پێکەین لۆچی حیاتم ئەو وەستا شێرە بە خۆت باش ناسی دوو مەعاشم دەداتێ وەزم زۆر باشە کاسبم حەزە باوەڕ بکەگەت لە بۆ من بی ژیانێکی زۆر خۆش دەبینە سەرێ های لای بدەژین بەزە تو ڕازی ئەی ئەمری خۆتی معاشەکەشت نەمێنێ ئەمری خۆتی معاشەکەش نەمێنێ کچێ ناوەڵە ئەمری خۆت نەمێنێ کچێ ئەتوونە سەتی وچی تو هەیە دەبڕۆ مێردم پێ مەکە سانە بۆ ڕازی نەبوو ئێستا مێردی بەم بکردوایە وەڵا هەردوو معاشی لێ خلاص دەکردم یەک ماچی ئەو قەدرم لە خۆ کرد سوێلە گیان سوێلە دەمگەڕێەوە ئەویا بکردمەوە تو بەکە سوێلە سلامة إن شاء الله إن شاء الله أري وتسبو تحمل منما يك ساعات بوتسو بيانا هاتوا صبرت بيدي بياوش محترم صبرت سامبي كتمو باب لونا هاتوا وش كي تحمل تبي دي استاديت دي تحمل تبي صبر تبي هردي أولا قلت تسوها بموعدة أو قريا قريكوا وسكتك قريكوا داي حتى جبتك بداي ما قريك تسمى قريك هرتن باب دي أوشني بلام إن شاء الله هم شتيت كاملة بينا وينجو بس تلو برام ببي السلام عليكم السلام ورحمة الله وبركاته عليكم السلام يا أخو بخير بي سنهود تساوم بخير بين خوش بي فرمو خير لبو تساتنا لو نازاني لو هاتينا دا خوازي كتد لو برام باشانگو چێنە هاتا بێنە داخوازی کچی من كرو كتي فتح باشاينا كدهات مجلس دار بر لبري دلرزي بادەمانگو هەلە سەرەتاوە فاتحەتان هەدیە کرد
ئەمنیش هەندێک شەرت و شروتم هەیە. یەکەمیان ئەوەیە کە لەو ڕۆوە هەتاکو ئەو ڕۆژی مارە دەکرێت و دەگوازرێتەوە نە قسەکردن، نە مۆبایل، نە یەکتر دیتن، نە کولیا، بە هیچ شێوەیەک نابیت. ئەوە یەک. دووەم شتێش کە ویستر بیگوازیەوە ناوماڵەکەی کە لە بۆی دادنەی دەبی هەمووی لە دەروەی وڵات بێ. یەکەم شت دەبی قەنەفەی لە هۆڵەندا لۆ بێ. تاخم نۆمەکەشی دەبی لە ئیسپانیا بێ. و تاخم مەتبەخەکەشی دەبی لە ئیتالیا بێتن. و ئەو فەرش و ناوماڵەی کە لە مارەشەی دایدەنێن هەمووی دەبی لە تەهران بێت. چ دەرێ ڕازی؟ ئەو لە لەیلە خۆ لێدا.